ماڵوێرانی زەرم کرد بەڕاستی لەوانی نزیکەی سێ دەفتەر دۆلارم زەرە کرد. ئەمە بەردەم بازاری دۆلاری نوێیە. دوو ڕۆژ لەمەوبەر سەرجەم مامەڵەکارانی زی و کانزاکان چوونە ژێرزەمینیان بینە تاوکو لەوێ بن و لەسەر شەقامەکە نەبن. بۆی ئەمڕۆ جاری دیکە هاتوونەتە دەرەوە. مەقسەم لەگەڵ چەند کەسێک کرد لە بازاری دۆلاری نوێ باسییان لەوە کرد کە لاین پەیوەندیدار ئاگاداری کردوونەتەوە پێویستە سەرجەمێن ناویان تۆمار بکرێت ڕێخستنەوەییان بۆ بکرێت پاشان ببرێنە شوێنی گونجاوی خۆیان تاوەکو بەڕێکخراوی لەو شوێنە بنەوە کەسانی تێکدەر بچێتە ناویانەوە و دۆخەکە بخۆزێتەوە. لێرە ژماری زۆر لە مامەڵەکاران هاتوونەتە بەدەمی بیناکە. سڵاو لێ بێم کاتۆ باش. هاتووی زی و کڕیا بیفرۆشی. وڵی هاتوون بیفرۆشم سعات 11 بەیانی لە هەولێر بە 32 بوو بە 32 هات مێرە بە 34 بەس کە زیودا دەبەزی هەولێر هاتووی لێرە زی بفرۆشی بەس کە زیودا دەبەزی کەس ناکری ئەو عادەتەی خراپە زیو دابەزی کەس ناکریتن مان هەموو خەڵک دەفرۆشی تێکرا دەفرۆشی. ئەم ساتە لێرە بە کیلۆی بە 3400 دلارە لە هەولێر بە چەنە؟ وڵی لە هەولێر بەیانی سعات 11 بە 32 بوو ئێستا من لێرەمە بەس تاس تەلەفۆنم کرد ئێستا بە 32 نیوە بە 150 دلاری فەرقە هەولێر بە سلێمانی هەتا لە دووەک ئێستا بە 35 لە دووەک گرانترە بەس قسەکە بەس ئەوەیە کەس ناکری شت کە لادا باسیم هەر یەکەی بەس تەنانەت دۆلاریش ئێستا لەو بازارە لەگەر هەولێر ڕوبعاتی فەرقا لەگە بەغدا 300 فەرقا ئەوەنە دۆلاری 300 یەکشت ئەم قازانجی لێکردو زیانە لێکردوەوە. وەڵی ئە من بە 43 فرۆشتم کە بە 43 فرۆشتم بۆ 52 دوای کە بە 52 هەستان بە 47 کڕیمەوە ڕاست ماڵوێرانی زەرم کرد بەڕاستی زۆرە زەرەر کرد. وەڵی تقریبان لەوانی نزیکەی سێ دەفتەر دۆلارم زەرە کرد. خۆ مامەڵە بەم بابەتەوە ئەکەیە ئیش ئەمە نەبوو. ئەمن لە بیدایەتی یەکەم کەسم کە لە شاری هەولێر ئیجازەی دۆلارمە بووە یەکەم کەس ئیجازەی دۆلار بەس ئێستا گۆڕاکاریەکان دۆلار ئەوە نییە مەسەلەن ئەتوتانی بە دوو دەفتەر سێ دەفتەر دەبی ملیۆن دۆلار 2 ملیۆن دۆلار لەدەست بێزا بتوانانی معاملەی بکەیت ئەمەش پڕماندایتە ئەو ویشەی ئەو ویشەش هەر وەکو ویشەی سەرافیە.